بۆی تر خۆت بە دنیا بەسیتەوە تۆچی بەلای پێغەمبەری خوا ئەجی بەلای ئەبوبەکر و عومەر والله من ئامادەم هەموو ماڵ و سەروەت و سامانم تیاچێ یەک جار لە خەو پێغەمبەر صلی الله علیه وسلم ببینم ئەبێ وابی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ لە ئومەتەکەم کەسانێ پەیا بن حەزەکەن هەموو ماڵ و سەروەت و سامانیان تیاچێ بەس یەک جار من ببینن دیاری نەکردووە لە خەوا بێ لە بێداریە بێ تۆ بۆ لای ئەوە چی گوناحە بترسی و خەفەت بخۆی لەوەی دوای خۆ گوناحە هۆشە لای ئەمان بێ بۆیە لەو سەرە مەرگەیە زەڕێک هۆشە بەلایەوانەوە نییە تۆ زانی بۆ کوێچی و ئەزانی بۆ لای کێچی وەکە خۆت ئاوها بووبی دڵنیای نەوەکانیشت وەکو خۆت ئەبن ماوەیەکی کەم نابات دێن بۆ لات چۆن پێغەمبەر صلی الله علیه وسلم بە فاتیمە خاتوونی وت فەرمی منەچمەوە بۆ لای خوای پەروەردگار فاتیمە خاتوون دەستی کرد بە گریان فەرمی تۆ یەکەم کەسی دەی بۆ لام دوای خۆم ئەزانە چۆن پەروەردەی کردووە بلالی حەبەشی لە سەرە مەرگا بوو گۆرانیەوە ئەی چی غدا ألقى الأحبة محمدا وصحبه بەیانی ئەچمەوە بۆ لای خۆشەویستەکانم ئەمەی دنیا کە ئێستایەتی کوڕ و باوک و کچ و نازانم خوشک و برا خۆشەویستی حەقیقی نین بەیانی ڕۆم بۆ لای خۆشەویستی ڕاستەقینەی خۆم پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ هاوڵەکانی بۆیە مەلایکان بۆ شێوە دابەزنە سەری مژدەی ئەوەی پێدەن وەرە ئەو پێغەمبەرەی تۆ لە ژیانە ئەدویست لەو بچی لە شکڵ و شێوەتە لە گفتارتە لە کردارتە لە هەموو شتێکتا ئەویست لەو بچی ئێستا ئەڕۆی بۆ لای وەرە چەند خۆش ئێسەیەکێ لە دنیا بێ بۆ لات برایەکە دەمێکە نەتدیوە خوشکێکت دەمێکە نەتدیوە باوکێ نەتدیوە لە ئەوروپایەتەوە وەرە بڕۆ بۆ لای لە مەتاڕ لە خۆشیە ئاگات لە خۆت نامێنێ زۆر جار ئەگەر ڕاستکەیتەوە کەسەت خۆش بێ تخوا ئەگەر یەکێک خاوەنی ئیستیقامە بوو بێ لە خۆشیە ئاگای لە ماڵ و مناڵ و شتانە نامێنێ کاچێ بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نامێنێ ئاگای لە هیچ شتێ نامێنێ بۆیە قسەی مەلایکەکان دووبارەکات وڵا ناترسم نەخەفەتیشە خۆم ناترسێ لە دوای خۆی ماڵ و مناڵی چی لێ دێ ناترسێ ئێستا خۆی بەرەو کوێ ئەچێ خەفەت ناخوا دوای خۆی ماڵ و مناڵی چی لێ دێ خەفەتیش ناخوا ئێستا بەرەو کوێ بن بۆیە سەحابە ڕایە کرد بکوژدێ کاکە بۆیە تابعین ڕایە نەکرد بکوژدێن بۆیە ئیمامی ئەحمەد چیان پێ نەکرد هەژدە مانگ لە سجنا زەڕێک لای نەیە لە یەک کەلیمە قورئان کەلامی خۆیان مەخلوق نییە تو ئامادەی بڵێ خوش مەخلوقە بۆی وازی لە بێن جاری وا هەیە خۆشە ئیدعای چیەکەی ئیدعای ئیمام ئەحمەدیەتیەکەی ئەمە لەکوێ ئەوە لەکوێ مەخلوق یعنی بە شەریکی خوا هێنیتە خوارەوە بەقەر مەخلوقێ لێ ترسی مەخلوقێک چەنە لێ ترسی ئەوەش لە خوا ترسی ئەنجا هێشتا داژنیشتووی ئیدعای ئیمام ئەحمەدیەتیەکەی جا بۆیە فەرمێ مەلایکەکان دابەزنە سەری ئەو مژدەی پێیانێ نەخەفەت بخۆ نەبترسە مژدەی چیت لێبێ بەهەشت ئەو بەهەشتەی وعدت پێدراوە یعنی ئەم ئینسانە وعدی خۆی لەبیر بۆ لەگەڵ خوا ئیگنانەیە زانی بەهەشت وعدی پێدراوە خوا وعدی لەگەڵ کردەوە تۆ ئیستیقامەت هەبێ من بەهەشت پێدەم ئیستیقامەکەی نەشکان و وعدەکەی خۆی بردوێتە سەر و چاوەڕێی دەرەنجامی وعدەکەشێتی کە خوا پێداوە کە بەهەشتە